ئێمە لەو توێژەکانمان لەگەڵ وەفدەکەیە تاکیدمان کردەوە لەسەر دوو پرینسیپ کە پرینسیپی ئەساسین بەنسبەت یەکێتیەوە هەر لە کۆنەوە. یەکەمیانەوەیە کە ئێمە وەکو حیزبێکی سیاسی گەورە پشتیوانی خەباتی دیموکراسی و مەدەنی کوردانی باکوورەکەین و لەگەڵ هەموو هێزە سیاسەکانی ترا و دووەمیشانەوەیە کە هەر لە کۆنەوە ئێمە لایەنگری هەوڵی ئاشتیانە بۆ چارەسەری کێشەی کورد لە باکوور بووین وەلو میانەشە جەنابی مام جەلال بەڕەحمەت بێ دەورێکی گەورە و دەستپێشکەریی گەورەی هەر لە کۆنەوە بینیوە و ئێستاش ئێمە لەسەر ڕێبازە پشتیوانی هەموو هەوڵێکی ئاشتیانەین و بۆ چارەسەری ئەو کێشەیە و بۆ کۆتایی هێنان بە چێشم و کێشەکان لەم ناوچەیە و ئەو پرینسیپە گشتیە تەکی دەکەینەوە کە بەبێ چارەسەری کێشەی کورد لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم ناوچەیە ئارامی و ئاشتی بەخۆی نەبینیوە و ناشی بینێ. بۆیە هەمومان لەگەڵەوەین کە خەباتی دیموکراسی خەباتی مەدەنیانە خەباتی عەدالەتخوازی میلەتەکەمان بەردەوام بێ بۆ بەرپابوونی ئاشتی و دەستگرتن بە چارەسەری ئاشتیانەی کێشەکەمان کە کێشەی هەموو کوردێکە. ئیرۆ ڕۆژا چارەنە باشووری کوردستانە مەهمەتیسنا پێکتینین ئیرۆژە یەکیتینە ڕاستێژی بۆی پێشوازیکردنەوەنا گەرم زۆر سپاس کرد. هاتنا مەڤر سەدەما هاتنا ڤر ئەفسەرۆکی مێگیشتی برێز سەزای تەمەلیجی گەلە جار ئانی زمان سەر مافێ گەلێ کورد چێت بنەڤێ ریشانە و ئەم ببن یەک بەرتەک نیشانê van êrişan nekin rastî jî gelê me sed salê dinê jî da bike. Eva jî mafê me tu kesî nîne. Yê ku rêxistniyê dikin, yê ku rêbertiyê dikin em gelê xura û pêşeroja gelê Kurd re em deyndarin ji ber vê yekê jî em mecbûrin em jî bertek nîşan bikin. Îro mesela wan ne partî û siyasî yani hêzê siyasî ne ve vesilê ve carekedin Mam Celal bi rêzdarî bîrtînim. Rolo misyona Mam Celal ne tenê ji bo başûr her çar parçeyê Kurdistanê jî pir hêja bû. Kêmasiya wî niha em dil û can dibînin